وەڵامی نایڕەقی ئەمریکا بە پێشنیارەکەی زەریف. ڕۆژی چوارشەممەی هەفتەی ڕابردوو جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێران لە دانیشتنی ئەندیشکدەی کۆمەڵگای ئاسیایی پێشنیاری ئاڵوگۆڕی زیندانیەکانی ئێران و ئەمریکای لەگەڵ یەکتر کرد. زەریف هەر لەو دانیشتنەدا دەربارەی پرسی داخستنی تەنگەی هورمۆز لەلایەن کۆماری ئیسلامیەوە وتی بۆ ئەو مەسەلەیە بچن لەگەڵ سپا دانوستان بکەن، بەڵام بۆ مەسەلەی ئاڵوگۆڕی زیندانیەکان تامول ئەختیارە و دەتوانێت دەرکەی گفتوگۆ لەگەڵ ئەمریکا بکاتەوە. لە ڕوانینی یەکەمدا دەردەکەوێت بەرزترین ئاستی دەست ڕۆیشتووی وەزارەتی دەرەوە و بەگشتی دەوڵەتی ڕۆحانی لە نیزامی کۆماری ئیسلامی تامول ئەختیار بوونیان بێت لە ئاڵوگۆڕی زیندانی و نەک شتێکی ئەو تۆیتر. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە زار وتەبێژی وەزارەتی دەرەوەی خۆی بەڕاشکاوانە نایەکی ڕەقی بە پێشنیارەکەی کۆماری ئیسلامی دایەوە. وتەبێژی وەزیری دەرەوەی ئەمریکا لەو بارەیەوە وتی کۆماری ئیسلامی بۆ سەلماندنی جددیەتی خۆی لە کاروباری کۆنسۆلی دەتوانێت زیندانیە ئەمریکایە بێتاوانەکان بە زووترین کات ئازاد بکات، واتە پێویست ناکات گرەوکێشی بکات. بەڵام ڕەتی پێشنیارەکەی زەریف لەلایەن ئەمریکاوە چ مانایەکی هەیە؟ کۆماری ئیسلامی لە چەند مانگ لەمەوپێشەوە و ڕەنگە پاش هاتنە سەرکاری ترامپ لە ئەمریکا بەو سیگناڵانەی کە لە ناوخۆی ئەمریکاوە وەریدەگرت هەموو هەوڵی ئەوە بوو کە بتوانێت لە ماوەی سەرۆکۆماری ترامپ تا ساڵی 2020 خۆی ڕاگرێت و سیاسەتی ئەزئینستون بە ئونستون فەرەجێک ڕەچاو بکات. ئەم دابەشکاریەی بەرپرسایەتیش لەلایەن خامنەیی و ڕۆحانی و زەریف بۆ یاری کڕینی کات و تێپەڕبوونی کات تا ساڵی 2020 و ئەگەرچی قەزاوەت لە ئیساوە ڕەنگە بڕێک زوو بێت، ئەم فێڵەشیان کەشف بووە و شکستی خواردووە. پلانەکە ئەمە بوو زەریف کارە ئەمەلیاتی و دیپلۆماسیەکان و کردنەوە و یا هێشتنەوەی پردێکی هەرچەند بچووک بۆ وتوبێژ لەگەڵ ئەمریکا بکاتەوە. ڕۆحانی پێشنیاری مزاکرا ئەگەر چی مەرجداریش بدا و سیگناڵ بنێرێت و خامنەییش ڕۆڵی پۆلیسە خراپەکە بگێڕێت و لە هەڕەشەکانی خۆی بەردەوام بێت. یاریەک کە پێشووتر لە سەردەمی باراک ئۆباما ئەنجام درابوو، ئێران توانی لە بری ئازادکردنی جەیسۆن ڕەزاییان 1 ملیارد و 700 ملیۆن دلار بەدەست بێنێت. دیارە ئەمەش بەمانای براوەبوونی ڕەهای ئێران نەبوو، چونکە باراک ئۆباما لە کتێبی بیرەوەریەکانی خۆیدا دەڵێت ئەو بڕەپارەیە جیاوازی حساب لە پێش پەرداختی کڕینی چەک بوو لە ئەمریکا لە سەردەمی ڕەزاشادا کە پاش شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 57 ئەو ڕێکەوتنامەیە هەڵوەشایەوە و ئەمریکا ئەو بڕەپارەیەی بلو کردبوو و ئێران بە تۆمارکردنی سکاڵا لە ئەمریکا لە دادگای نێونەتەوەیی دەیتوانی بڕی 10 ملیارد دلار خەسارەت وەربگرێت، بەڵام کۆماری ئیسلامی بە 1 ملیارد و 700 ملیۆن دلار ڕازی بوو. زەریف لە کاتی وتاربێژیەکەی لە ئەندیشکدەی کۆمەڵگای ئاسیایی وتی کە ئەو پێشنیاری گۆڕینەوەی زیندانیەکانی 6 مانگ لەمەوپێش داوە، واتە لە کاتی کۆبوونەوەی ساڵانەی ئەنجومەنی ئاسایشی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان کە ئەو کات ئەمریکا سەرۆکایەتی دەورەی ئەو ئەنجومەنەی لە ئەستۆ بوو. بڕیار وابوو ڕۆحانی بچێت و لەو دانیشتنەدا بەشداری بکات، بەڵام لە ناوخۆ دڵواپەسان هەڵایەکیان نایەوە و نەیانهێشت ڕۆحانی لەو دانیشتنەدا ئامادە بێت. لەو سەردەمەدا لە تاران بیرۆکەی ئامادەبوونی حەسەن ڕۆحانی لە دانیشتنی ئەنجومەنی ئاسایش و
کەڵکوەرگرتن لە دەرفەتی وەڵامدانەوە بە ترامپ لە کۆبوونەوەکە هاتە گۆڕێ. بەڵام نەیارانی ئەو کاتی دەوڵەت کە لە ئەدەبیاتی سیاسی ئێراندا بە دڵواپەسان دەناسرێنەوە، کۆمەڵێک هێرشی پلان بۆ داڕێژراویان دژی ڕۆحانی ڕێخست لە ترسی کردنەوەی دەرکەی گفتوگۆ لەلایەن ڕۆحانیەوە کە ببێتە زەمینە چینی بۆ دانوستان لەگەڵ ترامپ. سەرنجام وای لێهات کە ڕۆحانی نەچوو بۆ دانیشتنەکەی ئەنجومەنی ئاسایش و گەڕایەوە بۆ تاران، بەڵام زەریف بۆ ماوەی چەند ڕۆژێک لە ئەمریکا مایەوە. گەڵاڵەی گۆڕینەوەی زیندانیا ئێرانی و ئەمریکایەکان لەلایەن کۆماری ئیسلامی بانترین ئاستی دەستڕۆیشتووی دەوڵەتی ڕۆحانیە بۆ پەیوەندی لەگەڵ دەوڵەتەکەی ترامپ کە مۆڵەتەکەیان لە عەلی خامنەیی وەرگرتووە. بەڵام لەمڕۆدا پاش 6 مانگ بە ئاشکرا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕایگەیاند کە وەها مەعاملەیەک لەگەڵ ئێران ناکات و بەمەش هەوڵ بۆ دروستکردنی کاناڵێکی دانوستان لەگەڵ ئەمریکا کوێرکرایەوە. بەو مانایە کە مانای ئەم پێشنیارە کردنەوەی دەواازەی مزاکرە بوو لەگەڵ ئەمریکا و وەڵامە مانادارەکەی ئەمریکا ئیزنی ئەوە لە کۆماری ئیسلامی سەندەوە کە وەجهول مسالەحەی گۆڕینەوەی زیندانیەکان بۆ چارەسەری کێشە سیاسیەکانی نێوان ئێران و ئەمریکا بەکار ببرێت. ئەمە لە کاتێکدایە کە دۆناڵد ترامپ لە سەردەمی کەمپەینی هەڵبژاردنەکانی خۆیدا و تا چەند مانگ پاش هەڵبژاردنیشی بۆ پۆستی سەرۆکۆماری گۆڕینەوەی دیلەکانی لەگەڵ ئێرانی لەلایەن بارەک ئۆباماوە بە باجدان بە ڕژیمی بارمتەگری کۆماری ئیسلامی لێکدەداوە و ئەم کارەی بە مایەی شەرمساری دەزانی. ئەو دەیوێت کە ئەم جۆرە مەعاملانە ئێران بێچاوڕووتر دەکات لە دەستبردن بۆ هەوڵی لەو چەشنە. هەرچەند مانگ لەمەوبەر بوو، محسین ڕەزایی فەرماندەی پێشووی سپا و دەبیری ئیستای مەجمەعی تەشخیصی مەسلەحەتی نیزام باسی لەوە دەکرد بچین چەند ئەمریکاییەک بگرین و بۆ ئازادکردنیان داوای چەندین ملیارد دولار بکەین لە ئەمریکا. پێشووتر ترامپ لە بەرامبەر پێشنیاری لەو چەشنە بە توندی داوای لە ئێران کردبوو زیندانیەکان ئازاد بکات و ئەم شێوە بارمتەگیریە بۆ کەسابەت و پارە پەیداکردن کە بووەتە کەرەستەیەک لە سیاسەتی دەرەکی کۆماری ئیسلامی کۆتایی پێبێنێت. بریتانیاش کە پێشووتر چەندین مانگە دەڵێت نازەنین زاغەری بە بارمتەی گیراوە تا کێشە ماڵیەکانی نێوان کۆماری ئیسلامی و بریتانیای پێچارە سەر بکەن، لە زاری جرەی میهاند وەزیری دەرەوەی وڵاتەکەی ڕایگەیاندووە ئەم هەوڵەی ئێران کڵاوبەرداریەکی سیاسی قیزەونە و کۆماری ئیسلامی دەبێت دەستبەرداری بێت. بۆ هەمووان ڕوونە کە ئێران بە دوای گەڕانەوەی گەمارۆکان تەسلیم بووە، یان دەبێت دەست بخاتە سەر دەست و چاوەڕێی مەرگی بە شوێنەیی خۆی بێت، یان دەستی بە نیشانەی تەسلیم بوون هەڵێنێت و لە دووی دەرکە و دەواازەیەک بگەڕێت بۆ مزاکرە و توێژ و ئەویش نەک بە مەبەستی چارەسەری کێشەکان، بەڵکو تەنیا بۆ کڕینی کات تا هەڵبژاردنەکانی 2020 ئەمریکا. ئەمریکاش باش لەم فێڵەی کۆماری ئیسلامی تێگەیشتووە و بەنیازە تا بەچۆک داهێنانی یەکجاری کۆماری ئیسلامی لە هەوڵەکانی بەردەوام بێت. ئەگەرچی ڕەنگە کۆماری ئیسلامی هێشتاش توانای سەرکوتی بزوتنەوە و ناڕەزایەتیە جەماوەریەکانی مابێت، بەڵام بێشک لاوازترە لە جاران و ئاراستەی ڕووداوەکانیش تا دێت لاوازتری دەکات. لاوازی دەسەڵاتی سەرکوتگەری کۆماری ئیسلامی هەلێکی گرنگە بۆ بزوتنەوەی ئازادی خوازی لە ئێران تا کاری ئەم ڕژیمە یەکسرە بکاتەوە و بۆ هەمیشە کۆتایی بە دەسەڵاتی نگریسی 40 ساڵەی ئەو ڕژیمە دیکتاتۆرە توتالیترە فاشیستە بێنێت و ڕێگەی دەستەبەرکردنی داهاتوویەکی گەش بۆ خۆیان و جیلەکانی دوای خۆیان
خۆشتر بکەن.